سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتا دێمەولاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. لە 16 ئەم مانگەوە پرۆسی وەرگرتنی گەرمی جوتیاران لە هەرێمی کوردستاندا دەستی پێکردووە. لە کاتێکدا هێشتا پارەی گەرمی جوتیاران بۆ ساڵەکانی 2016 2017 و ساڵانی 2014 لای حکوومەتی عێراقا. ئەمەش بۆ خۆی لە ماوەی هەفتەی ڕابردوودا چەند ڕوودا و پێشاتێکی نوێ ڕوویدا بە تایبەتی لە ناوچەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان بۆی کە بەشێک لە دەغڵودانی جوتیاران سوتا. ئەمەش بۆ خۆی دەوتێت کە کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی بەرهەمی ئەم ساڵی جوتیاران. بەدەرە لە هەموو ئەمانە من دەپرسم کە پرۆسەی وەرگرتنی گەرم لە هەرێمی کوردستاندا چۆن بەڕێوە دەچێت. چی گرنگتیەکەیە بەوەی کە پارەی ئەم ساڵی گەرمی جوتیاران بە دەردی ساڵان نەڕوات. هەموو ئەمانە دەکەمە تەورێک بۆ گفتوگۆکردن و وەڵام لە میوانەکەم وەردەکرم ئەوش بەڕێز کاک شاڵاو جەمال بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی سلێمانی. کاک شاڵاو بەخێر بێیت. سەرەتا پێم خۆشە وەک بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی سلێمانی کۆمنتی تۆ بزانم لەسەر بەروبوومی دانیوەڵی ئەم ساڵی جوتیاران دەوترا کە بەهۆی نەگونجایی کەش و هەوا لەم ساڵدا ڕێژەکە لە ئاستمۆحی جوتیاراندا نەبووە. ئێوە خۆتان پێوەرێکتان لایە بۆ جۆر و بڕی بەرهەمی ئەم ساڵ؟ پرسیارێکی جوانە دیارە هەر لە سەرەتەوە بەهۆی ئەوەی کە ڕێژێکی زۆر ینی لە سەروستان دەرەوە لە ستاندەری کە سلێمانی پێویستی پێێتی تا با بڵین 700 تا 750 میلیمەتر ینی کە بارانێکی مسۆگەرە چکە سلێمانی کە دوو سەرێڵی مەزمنە فڵەمتار یان بارانی مسۆگەر لە عێراقا وا تەسەوەرەکرا کە لە هەندێک شوێنە کە باران لە زیادی بێگومان با بڵێنگە کەم بێ هەر خراپەکە زۆریش بێ هەروە دەرچەکە خراپ بێمانە بەڵام دەرکەوت لە ناوچە گەرمیانەکان با بڵێن ئەو ناوچانی کەوتون لە ناوچەی باڵی چەمچەماڵ و ئاغجەلەر و سنگا و ناوچەی گەرمیان بەگشتیش با بڵێن لەو لا دەربەندی خانوانە دەرکەوت بڕشتی زۆر باشی هەبوو. ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردووانەوە ئەوەی کە تەسەوەرەکات بێگومان کە باران زۆرباری و خصوصەن لە زەوێ نزمەکانە ئەبێتە هۆی دروستکردنی کەڕوو کە زۆرباری ئاوەکەی مێنێتەوە پلەکانی باڵین شێبەرز بێتەوە ئەبێتەوەی دروستبوونی کەڕوو دوای لە داهاتوو ئەگە زۆرباری دیسان و هەر بەسەرەوە کۆم ساڵ تەسەوری واکرات بێتەوەی دروستبوونی ژەنگی گەنموانە کە ئەمە هەمویان خوان لە خوانە ینی بەم هۆکارانە یاخود بێتەوەی شۆردنەوەی ئەو پەینە و سەمادی کە پێوی کراوە ئەمە بێتەوەی کەوا بڕشت کەم ببێ بەڵام دەرکەوت لە هەندێک ناوچێکی زۆر کەمەوە لە هەندە پەڵەگەنما با بڵین ئەم شتە ڕوویدابوو لە شارە زۆر ڕوویابوو لە بیتوێن ڕوویابوو ئەمانە بەڵام بەگشتی جەنابەت وەکو بەڕێزت پرسیارەت بەگشتی نەخێرم ساڵ بڕشتی گەنم زۆر باشتر بۆ لە ساڵان ڕابرد. باشە لە ئێستادا عادەتەن دوای دوورینەوەی دەغڵودانی جوتیاران ئەوەی کە پێویستە بکرێت بابەتی وەرگرتنی گەرمی جوتیارانە لە ئێستادا ئەوەی من ئاکادەرم لە 16 مانگۆ پرۆسەکە دەستی پێ کردووە. تەبەن ئێوە پلانتان داناوەکو بەڕێوەبەری کشتوکاڵی سلێمانی بە پێی و پلانەی کێوە داتانەوە توانیتانە پرۆسەکە بەسەرکەوتی تاکو ئەم دەقەی من و تۆ گفتوگۆ دەکەین بەڕێوە بچێت؟ دەرۆک بەڕێز باسەکە لە ڕۆژی 16 مانگەوە بەڵام پلان ئێمە داینانین نە حکوومەتی هەرێمی جێتێک داینانێ باشە پلان لە بەغاوەیەت ئەنی هەر لە سەرەتای ئەم پرۆسەیەوە کە 15 ساڵە بەردەوامە پلان لە بەغاوەیەت لە وەزارەتی بازرگانی و وەزارەتی کشتوکاڵی بەغاوەیەت لیژنێکی باڵای بۆ پێکەندرێت بە سەرۆکاتی پارێزگار لێرە کە ئێستا جێگری پارێزگار سەرۆکی لیژنەکەی ئەندامێتی هەموو لایەنەکان جوتیاران و با بڵێن هەتا ئاسایشیشی تایە هەتا بڵێن زراعەیەوی ئیتر کۆمەڵە شوێن لەو بابەتەکەەوە ئەمانە لیژنێکی باڵای هەیە لەسەر ئاستی پارێزگا ئەو پلانە دێمە و پلانە جێبەجێکی بەڵام پێشوەخت بڕیار لە کەمێتەکە هەردیسان و لە بەغا لێدرێت بەڵام بۆ خۆتان ئێوە ینی هیچ ڕاوسەرنج و پێشنیارێکتان نییە بۆ پرۆسەکە بەڵێ گومان بابە مەسەلەوە بەڵێ خۆی لیژنەیە کاری چیە بێ هەر گرفتێکە دروست بێ کەوتۆتە سەر لیژنەکە کە بڕاری لێبدا چۆن حەلیەکە لە چوارچەوەی ئەو پلانەیە کە دانراوە لە بەغاوە بێگومان لیژنەکە بڕیاری خۆی بێ کۆنیسی خۆی نووسێ و بڕاریشی لێدا هەندێزار لەوەی لەگە پلانەکە شاگنێتەوە بەڵام لەبەرەوە لە بەرژەوەندی گشتیایە لە بەرژەوەندی جوتیاران نابێت ئیتە بڕاری خۆیدانی کەواتە بڕی گەرمی وەرگیراوە بۆ ئەم ساڵەکان بەغداوە بڕەکەی چەندە و هیچ جیاوازێکی لەگە ساڵانی ڕابردوودا بەڵە بێگومان ئەم ساڵ 340,000 تەنیان پێین سەرەتا کەمتر بوو بەڵام داوای کەوا مفاوزاتیشی زۆر کراوە ئێمە نوێنەرمان چووە بەغا و لە وەزارەتی کشتوکاڵ وەزارەتی بازرگانیوانە چوونە بەغا ئەم ڕێژەوە تقریبا وەزیری کشتوکاڵی بەغا خۆی دەستی تیا هەبوو لە بەرزکردنەوەیان خۆی شخصی کە بیستمەوە بۆ مێژوو حەقە باس کرێ دەستی تیا بوو لەوەی کە بەرزی کردەوە کردیانە هین بەڵام پێوەریان هێنا بوو پێوەری
با بڵین پار و پێراریان هێنابوو پاری پێرەوەی سەدی زاڵبتیاندا نابوو بۆ زاڵبتانەوە کراکە ئێمە نتوانین ڕێژەی پێویست وەرگرینەوە بەڕاستی بەڵێ ینی هەم دوایان خست کاتی وەرگرتنەوەکە هەن مەسەرەوە کاتی کۆتای پیانانەکە لێیان بڕی هەم لەو ناوەڕاستایە هەنی زاڵبتی زۆر ناخۆشیاندا نابوو کە هەموو زوتیارەکە گەر بێت و تەنێکی هەبێ بەخۆی بە ئۆتۆمبیلێک بیبا کە 100 کیلۆشێ بێ بە ئۆتۆمبیلێکی جیاواز بیبا و بێ ئەوەی کە ناوی لە لیستە بێگومان لە سیدێکە ناوەکە یەکە پێشتر ئێمە مەسەکی بۆکەین هەر لە سەرەتای پاییزە ناوەکەی نووسم جوتیارانە کە گەرمیان کردووە ئێترەما ڕاتە بەغا زەدوا ئەوە غلە دانرێ با بڵێن بڕژ دانرێ بۆ دۆنمێک تەسەوری بڕەبەراتی گشتی کشت و کاڵ چەنە لەو پارێزگایە بۆ هەر ناوچەیەک چەنە چەند تەسەوەرەکەی لە دۆنمێکە چەند چیلۆ بەرهەم بێنرێ ئەمە ژەنێدرێ ئەمانە وای کردبوو لەوێ بەعادەرێکی قورسی زۆر ناخۆشاندانا بۆی کردبوو کە جوتیار هەم کە دواکەوت ئەو سێقە و متمانین و چکۆی پاری ساڵانیشی ڕابردوشتی نابوو وەرنەگرتە بوو ئێتر وای لاتە بوو وانی بازرگانەکانەوە ڕاستی نردبوو ژێر بژێر بۆم ناوچەیە بازرگانەکان ناوەڕاست و خوار و عراق دێن لە جوتیارانی خۆمانەکەون ئێتر جوتیاری بە ناچاری زۆری فرۆشتەوە کە فرۆشتی بڕەکەشی کە لێ وەرگیرا زۆر کەم بوو ئەو وای کرد لەگەڵ کۆمەڵە گرفتی کە دروستیان کرد هەندێ پاران ناناردو لیژانیان ناناردو مختبەریان ناناردۆمانە وای کرد کە ئەوە وەرنەجێ ئەم ساڵەکە کردیان بە ستاندەر بۆم ڕێژەی 340,000 تەنە ینی ئەمایان کرد ئەم ڕێژەیە دەباتی بڵێ ساڵی 2015 ئێمە سلێمانی 263,000 تەنمان تەسلیم کرد لە 16 لە 15 224,000 تەنمان تەسلیم کرد ئەبوو ئەوانەمان بۆ بکەن کەچی هاتن ئەو 2 ساڵی کە گرفتیان نابووەوە کە زروفی سیاسی بینی هەرێمی کوردستان و عراق تاوە نەبوو هێنان ئەوان بۆ کردینەستان زۆر جا دەوتێ بابەتی گەرمیش بەدەر نییە لە بابەتە سیاسەکان وەتێکەڵ بە مەلەفی سیاسی دەکردن بۆچینە وایە بەڵێ ڕاستە من بۆ خۆم یەکێکم لەوانەیە بەڵێ قەنەعەت بەواکە مەسەڵەن ساڵن ڕابردووە هاتن چەند ساڵێکی ڕابردووتریان هینە کرد هەر چەند حسابیانە کرد ڕێژەکە مەفتوحە کرا واتە کراوە بوو بەڵێن ئێستا ئەمە ساڵی 2016 263,000 تەن بوو کراوە بوو هەموو ڕۆژێک چی هێنا چی زوتیارێکەوەوانە چەنی بێنا لێ وەرەگیرا بە شەتە گەرمی بەرهەمی خۆی وای پارێزگای سلێمانی بووە چکە لە بینی پارێزگاکانی شا ئێستا هاتو چۆ قەدەغەیە بەڵێ سنوورەکانی دەرەوە هەر دیسانەوە ینی پارێزگاکە تۆخراوە بۆی هیچ لە گەرمی چ لی شوێنێکەوە بۆنیان لە دەرەوە لە ناوخۆ ئەمانە بەڵام بەڵێ ئەم پەیوەندی ساڵان ڕابردوومە کە خراپ بوو لەگەڵ بەغایە وای کردبوو ئەوان گوشارەکانی زیاترەکە بەهانە زیاتر بوو بیان و پاسان زۆر هێنایە و ئەنوع بختان و شتیوان دروستە کردکەوە گەرمی وڵاتان هاتۆ نازام چەند هاتۆ فلان هاتۆ جوتیاران پێ عقوبادا بەڵام ئەم ساڵەکە دیسانەوە بە هەمان شێوە تۆزە زروفا سیاسەکەمان باش بۆ لەگەڵی تۆزێ بڕەکان زیاد کرد ئەم بڕە خواستی جوتیاران هەرێمی کوردستان تێر دەکات نەخر ئێمە بە پێ هینەی هەمانە تەسەوراتی ئەمانە پێمان وایە نزیکی ملیۆنی تەن لە هەرێمی کوردستانە بەرهەمەهێنرێ ئەوان دێن 340 مالی وەرەگرنەوە باشە کاک لە سەدا 30 مالی وەرە باشە لە سەدا 70 مالی وەرناگرن ئەو زیادەی کە دەمێنێتەوە بە درێژای ساڵانی ڕابردوو هەم بۆ گرفت و بۆ بەڕێبەراتی کوشتتوال و هەم بۆ جوتیاران خۆشیان ینی ئەوەی کە دەمێنێتەوە چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت بەڕێبەراتەکانی کوشتتوکاڵ لە قەزە و ناحەکان لە شارەکان لە پارێزگاکان هیچ پلانێکی دیاریکراوێن هەیە بۆ ماوەڵەکردن لەگەڵ زیادی بەرهەمی جوتیاران تەبی بێگومانە سەبا بڵێن قسە لەسەر پارێزگای سلێمانی بکەینەوە چاوەڕوانەکەین بە پێ و باڵێ ئامارەی کە کراوە لە ناوچەکانە 400,000 تەن بەرهەم بهێنرێت چونکە بە تێکرازە لە 600,000 تەن دۆنم بڵێم چێنراوە لاندێ شوێن غرلەوەکو باسم کە بڕشتەکەی لە 600 کیلۆ زیاترە لاندێ شوێنی 400 تا 500 تامانە بە تێکرا لە 500 زیاترە ئەمە ئەوەی کە تەسلیمەکرێت با بڵێن بە پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و پارێزگای هەڵەبجە کار سایلۆکانمان بێکەوە تێکەڵە 128,000 تەنە باسێکمان هەشتای سلێمانی 20 هەڵەبجێ و 28 گەرمیانە ئەوەی کامێنێتەوە با بڵێن 360,000 تەنە باشە هەنێکی ڕێژەی چێمێنێتەوە و بنێتەوە لای جوتیار بە حەقەت ڕێژەیەکە یەکرێ بە ساوەر و بەو شتانە ڕێژشکی لە ئاشەکانە وەکو بۆ سەموخانەکان بۆ ئەمانە بەکارهێنرێت بەڵام پێم وابێ هێشتا لە 150 دیسانە هەرمێنێتەوە لای جوتیار ئەمە بەداخەوە تا ئێستا ئەمە گرفتێکی گەورەچکە کشتتوکاڵ لە ئاخرا ینی تۆ لە چۆ دەست پێکی گرفتی هەری ئەو سرت بە بازارکردە مارکتینگ لە هەمووی گرنگترە تۆگە بازاری بۆ نەدۆزیەوە هەمووی بە خەسارڕوە تا ئێستا ئێمە نەمانتوانیەوە بەداخەوە هەچەند نات واجبی وەزارەتی کشتتوکاڵ نیە ئەمە بە واجبی خۆمان ێزانین
بەڵام زیاتر واجبی بەڕاستی وەزارەتەکانی تریشە حکوومەت بە کۆمپلێتی وەکو ئەوەی کە لەسەر شانی ئێوەی وەکو بەڕێبەرایەتەکانی کشتتوکاڵ ئەم پامەتان گەاندوو بەلانی پەیوەندیدار بوو ئەوەی کە بۆ نمونە عنی لەسەر چارەسەرێکی ئەوە نیەتەوە مام ناوەند ڕێبکەون ئێمە دایمە لەسەر خەتیم بەوە کە بەڕاستی ئێمە بتوانین بازارێک لە دەرەوە بدۆزینەوە کە ئەم گەنما لێرە بەرهەمە هێندراگە بێت و حکوومەتی عراقی وابکە بەو نوعابێ لێما وەرنەگرە وردە بە جوتیاری ژە دڵی پێ خۆش نامێنە کە بزانێت لەو سەر لێ وەرناگرن ڕوبەرەکەی کەمەکاتەوە ڕوبەری چاندنی و بەرهەمێنانی کەمەکاتەوە ئێمە تا ئێستا بەڕاستی نەماتوانیەوە لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە بازارە بدۆزینەوە کە جوتیاری ئەمە بیبات لە ساقی شەکە ئەوەندە قورسیان بۆ نمونە ئیرادێکی جددینە بۆم وڵی من پێم وابێ شەکە ئاسانیش نییە کوردستان ئەوڵقەدراوە بەێ دەوڵەتی بەهێز لە کوشتتوکاڵە ئەنی تۆ هەرچۆنێ بیبێ بۆ ئێران پارە ناکە ئێران بە پێچوانەوە ئەو زۆرتری هەیە لە ئێمە بۆ تووشای بۆ سووریا سوورات چەندی قاتی ئەمە زیاتر هەیەمانە وە لە چۆ ئەیبیت بە هەر شوێنێکا بیبێت پارەی تێچێ ئەمانە بگومانەوە بە فڕۆکەوانە هەر نەقڵ ناکرێ کەواتە تۆچکە ڕێژێکی ئەوەنە زۆرە باڵتنانە ئەوە پێویستی بە ڕێگای بۆشی لە ناوخۆدا بیل لەوە ناکرێتەوە کە کارگەی مختص بم بابەتە ینی دابمەزێت بۆ ئەوەی کە بۆ نمونە ینی ئەم بەرهەمە دووبارە ینی بەرهەم بینێتەوە لە ئاسە جیاوازەکاندا بەگەر بخرێت ڕاسترە ئەگەر لە بردێکی گشتیا سەیریکەی باشە بێ سەری ئەو بکە ئەگە تۆ بێت و نەک 1000 2 میلیۆن تەنە هەبێت چی لێ بکەی ئەگە بازاری بۆ نەدۆزیەوە لە ناخوا سەرف نابێ چکە پارێزگای سلێمانی ئێمە پێویستمان بە 180,000 تا 200,000 تەن هەیە لە ساڵێکە کە سەرفیکەی واتاگەر بۆ ستاندەرە جیهانی کە هەموو کەسێک 9 کیلۆ لە ئاردی پێدەن بێت هەر ئاردی شاکرێتەوە بە شتەکانی تروانێ لە هەر لە نانەوە هەر لە ماجنات و ئەمانەوە کە هەویر و شتیوا کە لی دروستەکرێت بۆ پاقلاوە بێ بۆ کێک بێ بۆ شتێکە بێ ئەوانە هەمووی لە چوارچێوەی ئەو 180,000 تەنای ئەڕوە کاتە سلێمانی خۆی بێ کار لەسەر ئەوە بک دایمەن ئەگە 250,000 تەن بەرهەم بێنێ ئەوی تریشیەکە سایلوی باشە بێ تیا خزنکرێ بۆ لە حاڵەتێکی نەخوازراوەگە ساڵێک بەرهەم نەهادی ئافەیەکە بوو یاخود زروفێکی ناخۆشە بوو تیا سەرفکرێتەوە بۆیە لە هەموو حاڵەتەکان ئێمە پێویستمان بەوە نیە بەو ڕێژە گەورە بەرهەمی بێنین باشە لە ساڵانی ڕابردوودا ینی گلەیەک هەبوو جوتیاران بەردەوام بوو لە ئێوان دەکرد کە جیاوازی دەکرێت لە وەرگرتنی گەنمەکان لە ڕووی دەرەجە و جۆر و بڕەکەیەوە بۆ ئەم ساڵ نرخی دەرەجێکی گەنم بە چەند دیاری کراوە ئەو ڕاستی بێ ڕێژەی ساڵانی پێشوو بەڵ ڕاستە لە 1970 هەبوو کە ساڵانی ڕابردووی باڵێ 6 ساڵ لەمە پێش لەو ڕێژەیەوە هەبوو کە ژمارەیەک بوو و ئەو بڕا لە ڕووی سادەری جیهانی ئەو پارەیە کە بووی دانرا بوو زۆر بوو ینی کەم نەبوومانە ینی ساندەری جیهانیەوە نێن لە 300 دلار تێناپەڕێ کە ئەکاتە 360,000 تا 400,000 زیاتر تێناپەڕێ ئەوانە کە ئەوە بۆرسەیە بەڵام حکوومەت عراقی 19,000 دیناریدانە بۆ هەموو بۆکو پاڵپشتێک بۆ جوتیاران بوو بۆی عراق پێی سەوسکرە سەر تاپای بەس ئێستا ئەم ساڵ وەکو ساڵی پار و پێراریش کەم کراوەتەوە کراوەتە 560,000 دینار بۆ دەرەجەیەک 480,000 بۆ نمرە دووی و 420,000 دیناریش بۆ نمرە سێ ئەمە نرخێکی گونجاوە ینی بۆ نمونە جوتیارانی ڕازین وڵی من پرسیار لە من دەبی نازانم جوتیار لێ ڕازی بیان بەڵام پێم وابێ نرخێکی گونجاوەوە نرخێکاگە تۆ ئەبێ دایمەن ئەوە بەراوردکەی بەو نرخە جیهانیەکە هەیە ئەو نرخە جیهانی کە هەیە بێگومان ئەوە هەڵەگریامش باشە پلانەکانی ئێوە چین بۆ بابەتی جوتیاران لە ماوەی ڕابردوودا گلەیش دەکرا ینی کەم نەبوونەوە گولانی کە لە بەڕێوەبەرایەتەکانی کوشتتوکاڵ دەکرا کە بۆ ئەوەی کە وەکو پێویست بەدەم جوتیارانەوە نین لە بابەتی دامینکردنی دەرمان و سەمادی کیمیاوی ینی ئێوە لە هەوڵەکانی خۆتان ڕازین لەو ڕۆوە ئەوە ڕاستە من ئەوە چەند چەندین چاپێکوتنی تریشا بەڵێ پێم وابێەوە ڕاستە ئەگە حەقی پێ بدەین بۆ کە نەمانتوانیوە وەکو ساڵی لە هەموو جیانە پاڵپشتی جوتیاران نەکرێ چکە کاری جوتیاری کارێکی ناسکە کارێکی دیاریکرەوە هەبوو بۆم بابەت بێگومان لەبەرەوەی حکوومەت فۆکەس و تەرکیزی سەرچی خستۆتە سەر دابینکردنی موچە نەیتوانیەوە بەڕاستی بجێکی گەورە بۆ ئێمە دابین کە تاوەکو ئێمە بتوانین دەستگیرۆی مەسەلەن پاڵپشتی جوتیارانی پێکەن لە دابینکردنی قڕکەر بێ لە هێنانی پێینی کیمیاوی بێ لە هەروە لە شتەکانی ترا بەڵام ڕێن گاز بێ هەر شتێک بێت لەو بابەتە کە بتوانین هاوکاری جوتیارانی پێکوین تا کەمێک لەو ئەرکەی لە سەشانی کەمە یاخود تێچۆکە کە
تێچێت لە سەری کەم بێتەوە تا لە ناو بازار شاویش بتوانە بە نرخێچکەی کەمتر و گونجاوتر بیفرۆشی مشتری زیاتر بۆ پیابێ پێم وابێ بەڵێ ئەم تام کاتەشکەم جەناب قسەی تیاکەین باشە دینارێک دابین نەکرا بۆ وەزارەتی کشت و کاڵ باشە ئەگەرم پاریشە دابین نەکرا پێراری شەر دابین نەکراوە بەڵێ بێ گومان ئەگەر ئەم قسەیە بۆ ساڵانی ڕابردوو ڕاست بووبێت کە حکوومەتی ئێرەم لە قەیرانێکی دارایی فەلیدا بووە شەڕی دژی داعشە بوو لە ئێسادا ینی وەزارەتی کشت و کاڵ هیچ پلانێکی هەیە بۆ ئەوەی کە بۆ نمونە یعنی ئەم سێکتەری کشت و کاڵ بەرەو پێشەوە بێت بیکا بە سێکتەرێکی سەرەکی داهات لە هەرێمدا وەزارەتی کشت و کاڵ پێم وابێ وەکو پلانمان هەیە بەڵام هەموو پلانێک لە پشتێوە پێویستی با پاڵ پشتێکە بکە بتوانێت پاڵی پیونێ بتوانێت بۆ جێبەجێکردن دەستی پێ بکە دیارە ئێمە گەورەترین بێزگە لە ئاستەنگە زۆرەکان گەورەترین پاڵپشتی بۆ ئێمە وەکەتی کشت و کاڵ دابینکردنی بودجەیەکی شیاوە بۆم کەرتە بێزگە لەوەی پێویستمان بەوەیە کە وەزارەتەکەمان بکرێ بە وەزارەتیشی سیادی هەتاوەکو ڕێژێکی باش لە بودجەی هەرێم بۆی دابین کرێت بێ ئەوانی تری کەوتۆتۆ سەرەوەی ئێمە زۆربەی کارمەکانمان نەبوونی بودجەیە ئەگە بودجەیەکی باشە بێت توانین بەڕاستی ئەجا دوای دەستکاریکردنی یاسا و ڕێساکانی زەویزارەکە یاسا و ڕێسایەکی یەکجار زۆر کۆبەتەوە وی ساڵانی ڕابردووە با بڵین هەیەە 6 ساڵ لەمە پێشی 50 ساڵ لەمە پێشە ئەمانە لەگەڵ ژیانی ئێستاە لەگەڵ کشت و کاڵی ئێستا ناگوزە کشت و کاڵی ئێستا گۆڕاوە وەکو ساڵانی هەفتاکان و شەستەکانی ئێستا هەموو جیان بۆتە تەکنۆلۆجیا واتە بۆتە ڕوبەری گەورە و فراوان من حتانیە مەسەر یاساکانی زەویزار بە دیاریکەی بەشەکە لە پرسیارەکانم بەڵام پێشەوە خۆی عنی بابەتی پێشخستنی کشت و کاڵ هەل لە شارەزایانی ئابووریەوە تاکو دەگاتە سەرۆکی حکوومەتێک بە بۆ تەوەرانی کە لە ماوەی ڕابردوودا ینی بەردەوام جەخلەوە کراوەتەوە کە دەبێت ئەم سێکتەرە بکرێت بە سێکتەری سەرەکی ئابووری وڵاتی ینی خۆوانیش ینی هاوڕان لەگەڵم بۆچنەیتر بۆچی ئەم پلانە جێبەجێ ناکرێت ڕاست خۆی وتن جیاوازە بەڕاستی کردارەکە جیاوازە ینی بەڵێ هەموو بەگشتی هەمووان هەرێڵین ئەڵێن ئەبێ ئەم سێکتەرە بەڕاستی بکرێ بە سێکتەری ئەگەر یەکەمیش نەبێ بکرێتە سێکتەری دوم ئەگەر لە دوانەوتیش بێ ئەبێ بکرێتە سێکتەر بەڵام خۆ پێشەوەی دۆزینەوەی نەوت و با بڵین ناردنە دەرەوەی نەوت لە کوردستانە خۆ کشت و کاڵ هەر هەبوو ئەبوو ئەو ساشە گرنگی پێ بدرایە ینی گرنگی پێدان بم کەرتە بەڕاستی بژانەوەی ئەتوانم بڵێم کوردستانە لە ڕووی هەلی کارەوە لە ڕووی ئاسایشی خۆراکەوە ئاسایشی ئاوەوە کامانە زۆر گرنگن لە دنیاستا شەڕی ئاو خەریکە دەست پێکا بە تەواوی لە ناوچەکەیە باشە کاک شاڵیانی خۆ ئەمە ئەگەر بەشێکی پەیوەندی بە هەوڵ وجودی حکوومەت و لایەنە پەیوەندیارەکان بووی بۆم بابەتەکە وەکو پێویست نەبوو بێت بەڵام خۆمە دەبینی عنی بەرهەمی ناوخۆی جوتیارانی عنی دەبینین خەیار بەتابێت تەماتە لە ماوەی ڕابردوودا لە سەجادەکان فرێ دەدرا بە پیکا بوو بە بارهەڵگری گەورە ینی خۆ ئەمە لە ئەستۆی وەزارەتی کشت و کاڵ و بەڕێبەرایەتەکانی کشت و کاڵە بۆ ئەوەی کە پلانێکی تۆکمەی هەبێت یاساکانی هاتن ناوی بەرەو مەدەرەکەکان بە جۆرێک بێت کە نەتوانێت زیان لە کەرتی کشت و کاڵی ناوخۆیی بدات من پێم وابێ لەوە وەزارەتی کشت و کاڵ کەم تەرخەم نیە پلانی هەیە لەوە ئێمە ساڵانە دارە خشتێکمان هەیە خشتێک قەدەغەکردن یاخود باخڕنە خستنە سەری باجی لەسەر هاوردەکان لە کاتی پێگەشتنی بەرەمە ناوخۆیەکان باشە هەر کاتێک کە تەباتە پێگە پێشەوەی پێبگا بە 15 ڕۆژی پێشەوە یاخود خیار یاخود هە بەربوو مێشکە ترێ بێ یاخود هەنار بێ هەر شتێ بێ شوتی بێ هەر بەربوو مێشی ناوخۆ پێش ئەوە بەڵە بە 15 ڕۆژەتر بازەخرێتە سەری بۆ هاوردە لە دەرەوە بازەکە کەمیش نێ بەڕاستی بۆ بەردەوام جوتیارە 350,000 دینارە باشە وەتەنێک واتە چیلۆ 350 سەرەگە بێتە دەرەوە لەبەرەوە هەر بازرگانی شێمەگە بچێت لە دەرەوە بێنێت ئەگەر لە ناوخۆشە ئەوەنە زۆر بێ فڕێ بدرێت ئیتر حتممە زەرەکات لەبەرەوە لەو کاتا پێما بێ ئەوەنە نایە لە دەرەوە نەخر نایە هەر ئێستا وایە کەس ناهێنە لە دەرەوە لە ناوخۆشکە زۆر بۆ خار زۆر بووە فەرموچێت لە دەرەوە توانێت بێنێ بەڵام بڵێ ئێمە وەکو داواکاری بەڵە بەڕێوەبەراتی گشتی پارێزگا کامسا کۆبنی چشمان کرد لە ناوەزارت پێم ئاوا بۆ ئەم پلانە پاڵچکەی پێوەنین و بیگۆڕین بە شێوەیەکی تری تونتر لە کاتی پێگەشتنی بەرهەمە ناوخۆیەکانە ڕایگرین بە هیچ شێوەیەک نێڕین لە دەرەوە بێ هەتا و کاتێک کە بەرهەم لە ناوخۆیان هەبوو بەڵام ساڵ بۆ ساڵی بە پێ گۆڕنی کەشوهاواکە بە پێی بڕشتی بەرهەمەکان تۆزە گۆڕانکاری بەسەرات ینی ئەلەوە تۆزە گرفتێکی تیا دروستەکات لەم کاتاکە توی خێتە سەری هێشتا بەرهەمی ناوخۆ سەرەتای پێگەشتنی چون ناو بازاڕەتی زۆر گرانە بێ لەبەرەوەی ئێمە کە ڕای ناگرین لەو سەری شەوە دیسانەوە سەری بابلینەوە چوارماگا کە قەدەغەیەکی لە تەماتەیە لەو سەری دیسانەوە وابێ تەماتی ناوخۆ بەرەو لە ناوچوون بەرەو نەمانە چێ دیسان تۆ فترەکە دوا داناوە ئەبێ دیسانەوە لەم لاو لەو لاوە پاش و پێشی پێ بکەنی هەم پێشی خێ لەو لاشەوە هەم دوای بخەیت ئەمە بەڵام پێم وابێ ئەمە هەلێک نییە بە تەنها بۆ ئەوەی کەوا
با بڵێن تا ئێستا تاکە حەل لە بەردەستمانە بەڵام لە هەموو دنیاە مەسەلەن کارگەی هیندان دراوە چکە تەماتە بە دۆشاوی تەماتەش زۆری خوا هەموو ماڵێکی شێخوا هەموو ڕۆژێکی باش کاک شاڵاو یعنی بۆ نمونە یعنی بەرهەمینە خۆی ئەمە بای ئەوەیە کە پێداویستی بازارەکانی ئێمە تێر بکات لە کاتی پێگەیشتنا بەڵێ لە مەوسمی پێگەیشتنا لە کاتی پێگەیشتنا با بەخۆت بە تایبەتی بۆ وەرزی هاوین کۆتایەکانی وەرزی بەهار و هەموو وەرزی هاوین ئەبیل لەوە نەکراوەتە بۆ نمونە بابەتی کشتتوگاڵی چوار وەرزی عنی بەردەوام هەبێت خۆ لە وڵاتان ینی بەردەوام هەموو جۆرەکانی میوە و بەروومەکانی دیکە عنی بوونی هەیە بەڵێ ئەوە ڕاستە ماڵێن ئێستامە قسە لەسەرەوە بکەینەوە لە پارێزگای سلێمانی بە ئاماری پار ئەم کاتەمان 13500 خانە پلاستیکیمانەوە کە پێماوە بەم ساڵ نزیکی 17000 چووە ئەم خانە پلاستیکیانە بەرهەمیان تێ بەرهەمی بابڵێن سەوزەواتن تیا بەرەمەێنرێت و بە تایبەتی خیار و تەماتە و ئیتر بامی و بانجان و کولەکەەوەمانەشی تیا بەرەمێ بەس بە ڕێژەیەشکی کەمتر ئەم 13500 خانە پلاستیکیە لە 100 زیاتر خانی تونێڵیە واتە مەوسمی تەواو پێشی ناخات تەقدەنا 40 تا 30 تا 40 ڕۆژ ئەتوانێ مەوسم پێشخا ینی کە شولانێکی گونجاو دروستکە بۆ ئەو بەرهەمانە بڵێ ئەو خانووی کە بەڕێز باسەکەی بڵێ لە وڵاتانی وەکو دۆلی ئەسکەندەنافیەوە هەروە بە تایبەتی لە هۆڵندا ئەوەنەی پێشکەوتو ئەوانە بە ڕوبەری گەورن خانووی مەڵتیسپانی پێڵەن خانی شوشەین بەڵێ ئەوانات ساردی و گەرمیتیات فراهەم کراوە ئەودانی تا فراهم هەمە ئەلکترۆنیە بە زمانە تێچویان زۆرە بەڕاستی من بڵێم لە توانای جوتیاری ئەمانە وەکو باسم کرد ئەوە پێویستی بە تەکنۆلۆژیایکی گەورە هەیە پێویستی بە تێچێکی زۆر هەیە ئەوە پێویستی بە ڕاکێشانی دەستی وەبەرهێنە لە دەرەوە تام نەمازجانە لە بتوان ناو پارێزگای سلێمانی دروستکات خەڵکی چای لێ بکات تاوەکو خاوەن پارە زۆرەکان و دەوڵەمەندەکانەوانەی کە لە بزنسایی شەکەم بتوان وەکو بزنسێکی سەرێکی کاری تیا بکەن بە حکمی بەڕێزت بەڕێوەبەری گشتی کشتتوگاڵی سلێمانی دووە بابەتێک کە دەمەی ینی کاتەکەی ئیستیقلال کەم بۆی کە وەڵامت بۆ وەرگرم لە باتی ئەو پرسیارە ئەوەی کە بابەتی زەوی کشتتوگاڵەکان لە ماوەی ڕابردوودا ینی جوتیاران چاوەڕانێکی زۆریان هەبووە ماوەیەکیش جێگەی مناقەشە و مجادلە بۆ لێنەوەن وەزارەتی شارەوانی کشتتوگاڵ بەوەی کە ئەم زەویانە بەشێکان ئەتفا بکرێت و بخرێتە سنووری شارەوانیەکانەوە ئەم بابەتە بەکوێ گەشتووە دیارە زەوی کشتتوگاڵەکان لە هەموو شارەوانیەک لە ڕوبەرێکی داگیر کردو بۆ خۆی ینی لە بەزەوی کشتتوکاڵی و ناکشتتوکاڵی واوە پێویستی شیانی با ئەوش بڵێن چکە شارەوانی لەسەر چی دامەزرێەوە وڵاتیان لەسەر چی خان و جادۆبان دروستکەن وانێ بەڵام لەوەیە بڵین چار نییە با بڵین سنووری پارێزگای سلێمانی بەڵێ بە هەزاران دۆنم زەوی کشتتوکاڵی ڕۆشتۆ بۆ کوژێنراوەتەوە بۆ وەزارەتی شارەوانی و وەزارەتەکانی تریش بۆ گەشت و گەزاری کوژێنراوەتەوە وەزارەتی پێشمەرگەشت کوژێنراوەتەوە بۆ هەمیان ئەوەی کە پێویستی پێ بێ بەپێی یاسای ڕێسەر یاسا ڕێنمایەکان بە پێی قوانین بۆی کوژێنراوەتەوە ئێستاش بەردەوامە ینی بە بەردەوام زەوی کوژێنرێتەوە بەڵام بڵێ ڕێگر بوو بێت لە بەردەمی کەتی کشتتوکاڵە ناوانە یا مێشتا ڕوبەری زۆر گەورەمانێ لە پارێزگای سلێمانی نزیکی 2,700,000 دۆنم زەوی کشتتوکاڵیمانەیە بەتە ڕوبەرەکە زار گەورەی لە چاو زەوێ کە کوژێنراوەتەوە بۆ شارەوانی کەواتە ئەوەی کراوە بە جۆرێک لە جۆرەکان بە ڕازامەندی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و کاربەدەستانی وەزارەتە بووە بەڵە بێگومان هەر بە یاسا ڕێکخراوە کوژانەوەی زەوی لە دەسەڵاتی بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی پارێزگاکان و ئیتر یاسای خۆی هەیە هەم بۆ قەرەبووکردنەوەی دوایی بۆ خاوەندینەکان هەم بۆ کوژانەوەی یاخود هاوتاکردنی یا خەمڵاندنی زەویەکان هەموو یاسا ڕسای خۆی لیژنەیەکی گەوری فراوان هەیە کە بەلەدی تیا بەشداریەکە تاپۆکان تیا بەشداریەکەن خانوبەرمیری تا بەشداریەکان نەخشەدانان بەڕێبەراتی نەخشەدانان جوتیاران کشتتوکاڵ بە هەموو لیژنەیەکی گەورەیە بەس سەرۆکاتی لیژنەکە لە بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی پارێزگا هەل لە چوارچەوەی ئەم بابەتەدا ینی باسی ئەوەش دەکرا کە لە ماوەی ڕابردوو کۆمەڵێکی زەوی کشتتوکاڵی دراوە بە شارەوانی و ئەتفا کراوە بەڵام دواتر وەزارەتی شارەوانی وەریگرێتەوە لە وەزارەتی کشتتوکاڵ وەریگرێتەوە لە وەزارەتی شارەوانی ئەم بابەتە وایە ئەمە ڕاستی بە بڕارەکەی بڕاری ژمارە 10 پێڵن کە لە ساڵ 1970 ئەو سای ڕژێمی لە ناوچی باعس زۆر بەپەلە دەری کردو بۆ دروستکردنی ئۆردوگاکان مەسڵ گۆردوگای بازیان و با بڵێن پیرەمەگرون و ئیتر نەسر و باریکە و هەموو ئۆردوگاکانی هەرێمی کوردستان بۆ بڕیارە دەرکراوە کاتێک بڕارە دەرکراوەنە بەپەلە بۆ ئیتر کە نەکار بۆ بەلەدێ کراوە یان پرس بە بەلەدێ کراوە چی چەند تەوێت چۆن تەوێمانان نا
بە وەزارەتی کشت و کاڵیش کراوە کە کاری کوژانەوەی بۆ بکوانە ئەو بڕیارێکی زۆر بڵێن سەوری فەوری بوو حکوومەتی عراقی دەری کردومانە ئەو ڕوبەرانە زۆر گەورن ینی پێویستیان بۆ ڕوبەرە نییە ئێستا لە وارماوە با بڵێن لە زەڕین و ئەوانە با بڵێن چوارچەوەی قامقامەتی شارە زوودا باشە ئەو ڕوبەری بڵێ بە سەدان و هەزاران دۆنم هەیە ڕوبەری بەراون لە هەروە لە ناوچەی پشدەر هەیە لە بازیان لە پیرەمەگرون ئەم ڕوبەرانە پێویست نین بەڵام بە یاسا ئەمانە کران بە ناو شارەوانی و ناوچانەوە باشە پێش دوانیە بۆ نمونە ینی ئەگەر کەم و کورتێکە بوو لەو بارەدا بابەتەکە پەیوەندی بە ئەو یاسایانەوە هەبووکەی سەدەمی ڕژەمی بەعسن و پێویستە بە جۆرەگە جۆرەکان هەموار بکرێتەوە بەڵێ بێگومان ڕاستە بەڵام ئێستا ئێمە لەگەڵ شارەوانیا اتفاقێکمان هەیەوە چەند ساڵێکە ئەگەر بێتەوە زەویانە شارەوانی پێویستی پێی نەبێ بگەڕێنرێتەوە بۆ جوتیارەکان با بڵێن لە چوارچەوەی سنووی شارەوانی دەبچە سنووی شارەوانی تەسەک بکرێتەوە یاخود ئەو زەویانە زۆر زەوی بە پیر براوە وەستا سەری ئۆردوگای پیرەمەگرونکە هەچی زەوی براوە هەموو زەوی کشت و کاڵ هەموو زەوی شیاوی گونجاوی جوانی کشت و کاڵ هەموو دایمان ئۆردوگاکان حکوومەتی بەعساتوە لە شوێنە تەختەکان لەو شوێنانە دروستی کردو کە زەوی کشت و کاڵی بەپیتن بەڵێ بەڵامەداخەوە تا ئێستاش شارەوانیەکانی دەرەوەی ناوچەکان باڵێن قەزا و ناحەکان زۆربان نانە ژێرباری ئەوە لە بەرەوەی لە ناو ئەو اتفاقیەکە لەگەڵ وەزارەتی شارەوانی دوایی بۆتە بڕیار لەسەر ئاسی وەزارەتەکان بڕای لێدراوە ئەگەر پێویستیان پێی نەبێ ئەڵەن پێویستمان پێێتی لەبەرەوە لە زۆر ناوچە تا ئێستا نەگەڕێنراوەتەوە یەک دوو ناوچە نەبێ کاریان کردو دەستخۆشیان لەکەین کە بەڕێبەری شارەوانەکانیان اعترافیان کردو کە پێویستمان پێی نییە باشە ئەو زەویانە گەڕێنراوەتەوە ئەویش بە بڕیار و زۆری شیویستەوە بەشێکی دیکە لە وەزای کشت و کاڵانی کە ماوەی ساڵانێکی دوور و درێژەوەکو تەوزیع یانیەوەی کە بە مانا کوردەوارەکەی پێدەوترێت بەدەست جوتیارانەوە یعنی ئەم تەوزیعانە هیچ ئەمەلێک هیچ دڵنیایەکی تێدایە بۆ ئەوی کە لە ماوەی داهاتوودا لەسەر جوتیار تاپۆ بکرێت یان چارەنووسیان چی بەسەریت بەڵێ ئەو پرۆسەیە بەردەوامە چکەوە یاسا خۆی بە دەرچووکەوە ئەم زەویانە تەملی بکرێت لەسەر جوتیاران بەڵام دیسانە وەکو بەڕێز باسی لە بوونی قەیرانی داراییەوە باشە دیسانەوە پرۆسی زۆر خاوەتەوە ینی خاوبوونەوەکەی با بڵێم لە 100 کەمی کردو یەکەم بەوەی ئەوەی کە نەبوونی بودجە چکە تۆ بۆ یاسای تەملیکردن یاخۆ ئەگە لە بۆ تەسوێکردنی زۆربەی شوێنەکانی کە تەسوێژ نەکراوانە پێویست بە بودجێ بۆ گرتنی ئۆتۆمبیلە ئیتر بۆ پێدانی دەرماڵی تایبەتە بۆ هاندانە بۆ فەرمانبەرانی کە بە گروپ بچنە ناو حەقلەکانەوە و ئەچن ناو دیاتەکانەوە لێو دەستەکەن هەم بەکاری تەسوێن بەکاری تەملیک با بڵێن ئەم بودجێ نەماوە کە ئەم بودجێ نەماوە واروە توانای ئەوشمان نەماوە ئۆتۆمبیلی تاویشمانێک کە دەریکەین بۆ شوێنان کار بکەمان تەملیکۆوانە بەڕاستی پرۆسەیەکی قانونی زۆر معقدە ینی وا ئاسان نییە پێویستی بە دیسانە وربینیکردنە یانی ئەوەی کە لە حەق لەکرێ بێتەوە لە وربینیە وربینیشی دەوا دەربچێ لای خۆمان دووەزاندرێ بە وەزارەت جارش کە وربینیە کاتەوەمانە وە لە چەند ساڵی ڕابردووە بەڕاستی و فەرمانبەرانەی کە تۆزە شارەزاییشان لەوبارە چکە پێویستی بە شارەزاییی باشەیە ئەو ڕوپێ و کارانە با بڵێ مەساحانێک کە پێویستیان بۆ شارەزاییی باشانە بوو وردە و داوانە هەمووی خانشین بوون ینی پێویستی بەوەیە بەڕام خۆی بڕیارێکی گەورەیە هەچەند ئێمە کۆبنەوەی لەسەر کرا لە ئەنجومەنی وەزیران لەسەر ئاستی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران مهتەمە بەوە کە ئەم کاری تەملیکردنە مادام دەستی پێکردو لە سەرەتاوی تو کۆتایی پێبێندرێ باشە یعنی ئەمە بۆ خۆی پێویستی بەو نیە کە پەرلەمانی گورستان لەم خۆلەدا یاسایەکی تایبەت بوون بابەتە دەربکات خۆی یاسای هەیە بەڕاستی بەڵام لە یەک شوێنەکە بۆ یاسایەکمان هەیە قسەمان لەسەر کرد لە پەرلەمانی بڵم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وا بڕیار بوو کە تعدیلی بکەین هەمواری بکەینەوە تەنها دوو بڕگەیتیا بوو و هەمومان لەسەری ڕێکەوتوی هەموو لایەنەکان دراوە بە بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران کاتێککە پەرلەمان کارا بکرێتەوە ئۆرتستا کارا کراوەوە ئەبوو بدرا بەوان لە بۆی لە چەند مانگی داهاتوە ئیشی لەسەر بکرێ بەڵێ ڕاستە بەڵام ئەگە بێت و بجێ بۆ دانرێ ئەوە کارەکە یاسای خۆی هەیە یاسای تایبەتی خۆی هەیە باشە پێویستی بە یاسای تر نییە با بڵم من لە کۆتایی بەرنامەکە لێدوانێکی بەڕێز دەکەمە پرسیاری عینی دەڵێیت تەنها تەلبەندکردنی زەوی کوشتوواڵەکان لە هەرێمی کوردستاندا زیادە ڕەوی نییە بەڵکو ئەوەی هەیە سەر تا بە هەرێمی کوردستان بۆ خۆی هەر زیادە ڕەویە ئەمە لەکوێوە دێم سەرنجە بەڵێ ئەمە لەوە دێدارە لە نتیجەی مارەسەکردنی ئیشمانەوە کە لە بەڕێبەراتی گشتی کشت و کاڵی سلێمانی ئەوەی بینین ئەوە بە چاوی بینەوە تەلبەند کراوە تر نازانین بە یاسا تەلبەندی کردویا بە یاسا
وا خەڵک تەسەوەرەکە هەمووی بە بێیاسایی تەلبەند کرا خۆی دای بڕانەوە ئیتر بۆ دەوەی ئیشیشی تیا بکە ئەمانە بەڵام چەندی پرۆژەی گەورە هەبوو خەڵکی وەبەرهێنی گەورە هەبوو هاستن داوای زەویان کرد کە پێ بدرین بۆی ئەو پرۆژانی تیا بکەوە باشە زەوی لەسەر وەرەقە زەوی حکوومەتە و تەواوی نایدەم بە توی یەم باوە ئەمە بەرێنێکی گەورەیە پێویستی بە 150 200 زەوی هەیە بە پێی ئەو پلانی کە دایناوە بە ئەو نەخشەی کە دایناوە بۆ پرۆژەیە کاتێک کاچینە سا ئەمرواقع نەخە خەڵک لێ پیابێ و ئەڵێ ئەوە زەوی منە و داوای پارەی لەکە لابەلا ئەو سەیرەکە بێت چەند میلیۆن دلار بدا هەتاوەکو زەویەکە دەفعل بەڵا بێ ناخۆ لە سەری نەتاپۆ بێ ناهی نەبێ ئەمە وای کردو هیچ شوێنێک نەماوە خاوەنێکی بۆ پەیانە بوو زۆر سپاس بۆ شاڵاو جەمال بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی دووبارە بەخێبێت سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەت زۆر سپاس بۆ جەنابێت بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن